ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژووی خۆمان سەردەمی خۆمان سەردەمی باو باپیرانمان ئەبینی ژنان ڕۆڵێکی ئێجگار گەورەیان بینیوە لە بەرەو پێشچوونی شار وڵاتمان و هاوکاریکردنی پێشمەرگەکانمان بۆ سەرکەوتن ئەوانە بۆ خۆی مێژوویەکی زۆر جوانە بۆ نووسینەوەی ژنانی کوردمان بەڵام کە ئەبینیت تەکنەلۆژیا لەو سەردەمایە زۆر ئەوتۆ نەبوو باو نەبوو هەر نەژبوو ئەبوو تەلەفۆنێک لە نێوان ماڵ بۆ ماڵیا گەڕێکێکا تەلەفۆنێکی تیا بوو بەڵام ئەگەر مێژووی ژیانی ژنان بنووسیتەوە لە سەردەمانی سەدەی نۆزدەیەم و 2021 ئێمە ئەبێ بڵێن ژنانمان سەرچاوەیەکی پێشکەوتنی وڵاتمانن ینی ژنانمان هەبوو تێکۆشەر بۆ لەلادەکانە بەڵام بەداخەوە ناوی نەبووە لە بەرەوەی کەسانێک نەبوون خوێنەواری لەو سەردەمایە نەبووە لە هەمان کاتیشە لە ناو گوند و شارۆچکە بچکۆلەکانە نیان ئەتوانی بۆ شێوازە ژنان وە تعبیری ژنان و پێشکەوتنی ژنان و مێژوو کار و ڕەسەنایەتی ژنان بنووسرێتەوە لەبەرەوە گەر ئێمە بە کەمی هاتبێتینە ئەم سەردەمەی ئێمە بە مێژووکی کەم هاتبێتین ئەوەی کە چاومان لەسەرەتی شاعیرە گەورەکانمانە کە باسی جوانی ژنەکە بەڵام نووسری ژنمان کەم بووە لەبەر ئەوە ئەبێ ئێمە بڵێن جوانی ژن لە شعرەکانە لە نووسینەکانە لە هەڵبەستەکانە کە باسکراوە تعبیرێکە بۆ ڕەسەنایەتی بوونیەتی پێشکەوتنی ژنان لەو سەردەمەیە یعنی من زۆر جار لە کۆڵینەوەیەکم کردو لەسەر بابەتی پەندی پێشینان بەڵام ئەبینم پەندی پێشینان لە کۆنا ژنان دایانهێناوە ژنان بۆی ئەو کار و پێشکەوتنانی ڕۆژانەیان یاخود ئەو سەرچاوی کە لە ژیانی خۆیانە هەبووە هۆکار بۆ بۆی کە پەندی پێشینان سەرچاوە بگرێت ئەماڵین پەندی پێشینان زۆر جا بە تەنس باسیەکەین بەڵام پەندی پێشینان بۆ خۆی ئامۆژگاریەکە بۆ ئێمە هەتا داهاتوومان پیشان بە لەبەرەوە مناڵم ژنان مێژووی ژنان نووسینەوەی کاری ژنان نووسینی ژنان لە سەدەی 21ەوە سەرچاوی گرت ئەوەی کە لە سەدەی 20ەکانەوە هەبووە چەند ناوێکی تایبەتمان هەیە لە خانمانی کورد لە شار و شارچکەکانی کوردستان ناوەکانیان بەدەست ئەشمێرێت ئەوانە هۆکارن بۆ ئەوی کە بڵێن ژنان پێشکەوتنێکی جوانیان هەیە ژنان کار و پیشەیەکی جوانیان هەبووە ژنان هاوتای پیاونک و ئێستا چۆن ژنانمان هاوتای پیاون بەڵام بە شێوازێکی پرۆفیشناڵتر پێشکەوتوتر ژنان لێرەیە کار ئەکات لەبەرەوە من ئەڵام ژنان لە سەردەمی کۆن و مێژوی کۆنە هەرچی ناویان نەبووە بەڵام وایان کردو کە ئێمە بگەینە ئەم سەردەمە و شانازیان پێ بکەین ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ باری مێژوو بگەڕێنەوە بۆ سەردەمی ئێستای ئێمە شانۆکار و هونەرمەندانی ژنانی کورد لە مێژووی خۆمان وە سەدەی 20 تا زۆر کەم بووە هۆکاری ئەوەی کە نای خوازراویان هەبووە هۆکاری ئەوەی کە ژنان عیبە بووە لە زۆر شتا دەربکەون لەبەر ئەوە ئێمە سەردەمەکان ئەگۆڕێت و سەردەمەکان بە زۆر بە خێرایی تەتەوڕی کردو یاخود گۆڕانکاریکی گەورەی هەبوو لە نێوانمانە ئێستا ژنان کە ئەبینیت بە ناوێکی خوازراویش نەبێ بە ناوی خۆی و شانازی بە خودی خۆی و ناوی باوک و دایکیەوە بکات هۆکارەکەی ئەوەیە کە ئازادیەکی بەرچاو هەیە لە بوونیەتی ژنانە لە ئێستای کۆمەلگەی مەدەنیمانە بەڵام ئەگەرگەڕینەوە تەنانەت شانۆکاری مێژووی خۆمان پیاوان ڕۆڵی ژنیان بینیوە لە زۆر جارە ینی ژنەکانمان بەداخەوە کە ئەبینیت لە شانۆکارە کردویانەوە یا خزمەتی میلەتی کوردی کردووە خزمەتی مێژووی ئێمەی کردووە خزمەتی شانۆ و هوەری کردووە بەڵام کەمینەیان هاوسەرگیریان کردووە ینی مێژوەکان ئەگۆڕێت مۆژەکان زۆر جار کاریگەریکی وای تایەکە ئەبێ بڵێن سەردەم بە سەردەم ئەگۆڕێ ینی سەردەمی وا بووکە ژنانمان لە هەر بوارێکە کاری بکردایە وەخو لە لادەیەکە لە گوندنشینێکی چکۆلەیە یاخو شارۆچکەیەکە بیان توانێت کارێک بکەن کارێکی ئەو تۆپ کا ژنان یەکسەر ئەتەقیەوە ینی یەکسەر بەربڵاو ئەبوو ئەو ئافرەتە بەناوبانگە بوو بەڵام ئێمەش مرۆڤایەتی ڕەحم بە بوونیەتی مرۆڤایەتی تر ناکات یاتی ڕەحم بە ئێمە ناکات ینی هەر کەسە بەپێی ئاوێنی خۆی بیل لە تۆ ئەکاتەوە یان ئێستا من کە ئەنووسم زۆر جار بەڕقی ئەنووسم بەڵام خەڵک وازانێ من فرۆشراوی لایەنێکم بەڵام نازانێ ئێمە فرۆشراوە نین ئێمە تەنها سەرچاوین بۆ ئەوەی کە ئاگدار بکرێتەوە کە مێژوی کوردمان چۆنە و ئێمە نابێ بگۆڕین ئێمە بێ یەکدەنگ بین یەک هەڵوێز بین یەک گرتوو بین بەڵام زۆر جار خەڵکەکان بە تعبیری ئاوێنەی خۆی سەرچاوەیەک ئەگرێ بۆی ئەو کەسە ببینێ ئەو کەسەش کە ئەبینێ لە سەردەمانی سەدەی 20 زۆر بە قورسی لەسەریان تێپەڕیوە لەبەرەوەی کە ئێستا سوۆسیال میدیا ڕۆڵێکی گەورەی هەیە لە بوونیەتی خانەوادەکان و ماڵەکان و خێزان و کۆمەڵگە و دەرەوەیە ئەو نەشتەکان زۆر ئەو ڕووداوەکان زۆر خەڵکشتی بیرەچێتەوە واتە ئەگەر من هەڵەیەک بکەم لە باری نووسینە هەڵەیە بکەم لە باری کارەکەمە لە باری شانۆیە بێ لە باری هونەرا بێ هەر ئافرەتێکی کورد بێت هەڵەیەکی بچکۆلە بکات بەزەقی ئەڕوات بەڵام بەزی کۆتاییەت بەڵام سەدەمی کۆنوانە بووە سەدەمی کۆن یەک شتی بچکۆلە بکرا بەزەقی بڵاو ئەبووە پەردەپۆش ناکرا
لەبەرەوە هۆکارێکە ژنانی کوردمان لە مێژووە ناو ناوبانگیان کەمترە هی ئەوەیە کە مێژوەکەمان هەم نەنووسراوەتەوە هەم ژنان هەیکەلێکی سنووردار بوون بۆ ناوزەنگکردنی هەیکەلێکی سنووردار بوون بۆی کە پێیان بوترێت تۆ ژنیت ئەبێ لە ماڵدانیشیت و خەریکی ماڵ و مناڵ و بەخێوکردنی ماڵ و مناڵ و یاخۆت خواردن دروستکردن ئەم جۆرە شتانەی بەڵام ژنانیشمان هەبووە کە یاخی بوون یاخی بەمانەیە ئازادبوونی ڕەها ئازادبوونی فکری یعنی ئێستای ئێمە ژنانمان تو سێری و سەردەمە بگۆڕێنەوە بۆ با سەرباسی سەدەی 19 بکەم با باسی سەدەی 20 کەم ناگەینە سەدەی 21 ئەبینی ئەو ژنانەمان کابینن جلو بەرگێکی ڕەسەنی کوردیان هەیە لە سەردەمی 2005ەوە هەتاوەکو 2015 بۆ هەژدا خەڵکانێک ئەوێست جلی کوردی تەتەوەڕی پێ بکات و بیگۆڕێت بە شێوازێکی کە خۆی حەزیرێتی بەڵام ئەبینیت گەشتینە ئەم 2022 بەرەو سەرەوە ئەبینی خەڵک ئەوەی کە حەزی لێتی ئەوەی شانازی پێوەکات جلە ڕەسەنەکانی ژنانی کوردی خۆمانە واتە زۆر جار ئێمە ئەگەر چەنە پێش بکەوین هێشتا شانەزی بە مێژوی خۆمانەوەکەین ئێستێمە ئەگەر بتە شتێکی ئاوا کۆ بکەیتەوە بەڕاستی پێویستی بە هەوڵ و تەقڵایەکی زۆری لەلایەن کۆمەلگەی مەدەنی حکوومەتیشەوە هەیە چونکە زۆر جار پڕاوەکان کۆن بوون پڕاوەکان لە ناو مێژووی کتێبخانەکانە ون بوون ئەبێ گەڕانێکی باشی بەسەرا بکرێت یاخود بڕێت و گەڕان بکەی بەناو لادێ گوندنشینەکان و خەڵکە بەتەمەنەکانە هەتاوەکو تۆ بتوانانی مێژی ژنان بنووسیتەوە لەبەرێت تۆ ئەرکێکی قورس ئەبێت بۆی کە ئێمە بتوانین بە دوواداچوونێکی گەورە بکەین بۆ شعرەکانی ژنانمان هۆنرا و هەڵبەستەکانیان و پەندی پێشینانەکانیان و تەجوانەکانیان لەبەر تۆ زەخت و قورسایی هەیە لەسەر ئێمە بتوانین مێژوی ژن بنووسن بەڵام بەڕاستی گەر بە کۆدەنگی ئیشی لەسەر بکرێت زۆر بە جوانی ئەتوانی مێژووی ژنان نووسینی ژنان هەڵبەستی ژنان وە کاراکردنی ژنان لە مێژووە بتوان دووبارە بنووسینەوە و بیکەنە کتێبێک و بیکەنە بەردەستی ئەم جیلە تازەیە کە بزانە ژنانی مێژووی خۆمان زیاتر لە ئێستا خەباتیان کردووە ئێمە خۆم ڕۆمان نووسم و ناتوانم شعر بنووسم و ناتوانم هەڵبەست بکەم شتەکان تۆزێک گۆڕانکاری بەسەرات و جیاوازە بەڵام ئومێدەکەم کە ئەو ژنانی کە شاعیرن ئەو ژنانی کە هەڵبەست ئەنووسن ئەو ژنانی کە مێژوو ئەنووسنەوە کاراتر لە بواری ژنان کار بکەن بە هەر سەردەمی نەبێت من ڕۆمانەکانم بۆ نمونەیەکی بچکۆ لە باسێکم ڕۆمانەکانی خۆم هی ئەم سەردەمە نییە ڕەنگە من مردم 50 ساڵی تر پێویستیان بە ڕۆمانەکەی من بێت یا 100 ساڵی تر پێویستیان بە ڕۆمانەکەی من بێت لەبەر ئەوە ئێمە حتا چی بۆ داهاتوو بنووسینەوە مێژوویەک ڕابردوو بکەینە واری داهاتوو دڵنیام سەرچاوەیەکی جوانی دەوڵەمەندی شارەکەمان پیشانە دەین و لە هەمان کات سەرچاوەیەکە بێت بۆ گەشەپێدانی هزری گەنجانمان